We spoke with the Prime Minister of Iraq yesterday, Prime Minister Abadi. ڕۆژی 12 تەمووسیام ساڵ لە کۆبوونەوەکدا بە ئامادەبوونی ڕۆبۆوەرگ جێگیری وەزیری بەرگری ئەمریکا و بەرزانی و کەریم سنجاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت و پڕۆتۆکۆڵی سەربازی لە نێوان هەرێم و ئەمریکا ئیمزاکرا. دوابەدە ئیمزاکردنی ئەو پڕۆتۆکۆڵە بەڕێوەبەرەتی ڕاگەانی وەزارەتی بەرگری عێراق سەبارەت بە ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و ئەمریکا بەنامێکی بڵاو کردەوە و تێیدا ئاماژەی بەوە کردووە کە هیچ ڕێکەوتنێک لە نێوان هەرێم و ئەمریکادا ئیمزا نەکراوە ئەوەی هەیە تەنها یاداشتێکی لە یەکتەگەشتنە. لە بەنامەکەی بەڕێوەبەرەتی ڕاگەانی وەزارەتی بەرگری عێراقدا هاتووە ئەو لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستاندا ئیمزا کراوە ڕێکەوتن نییە و بەڵکو یاداشتێکی لە یەکتەگەشتنە بۆ مەرجەکانی پێشکەشکردنی هاوکاری مادی و موچە بۆ هێزەکانی پێشمەرگە. یاداشتەکە هیچ جۆرە بەندێکی لەسەرکردنەوەی بنکەی سەربازی ئەمریکی و هاوپەیمانان لەسەر خاکی هەرێم نییە و هیچ جۆرە خاڵێکی تێدا نییە کە سەروەری و دەسەڵاتەکانی حکومەتی عێراقی پێشەل کردبێت. ڕەزامەندی حکومەتی عێراقی وەرگراوە بۆ پێدانی ئەو هاوکاریە مادیە بۆ هێزەکانی پێشمەرگە، بەڵام مەرجەکانی دانی ئەو هاوکاریە ئەمریکیەکان دیاریان کردووە. هەروەها بەنامەکەی حکومەتی عێراقی و خاڵەکانی ڕێکەوتی نێوان هەرێم و ئەمریکا بەم شێوەیە باس کراوە. زیادکردنی ژمارەی پێشمەرگە لەسەر هێڵی پێشەوە بۆ ڕێگەریکردن لە دزەکردنی چەکدارانی داعش، دابینکردنی هێزی جۆڵاوی پشتیوانی بۆ هێزە هێرشبەرەکان لە کاتی پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵدا ئەگەر پێویست بوو، پشتگیریکردن و ڕاهێنانی هێزەکانی حەشدی نیشتیمانی لەسەر خاکی هەرێم بە پێی مەرجەکانی حکومەتی عێراقی، هەماهەنگیکردنی تەواوی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی عێراقیدا لە کاتی پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی موسڵدا. هێزانێکانی عێراق دەتوانن بە بەردەوامی خاکی هەرێمی کوردستان بەکاربهێنن بۆ پشتیوانیکردنی بەرەکانی جەنگ، زیادکردنی ژمارەی هێزەکانی هاوپەیمانان لە کاتی پرۆسەکەدا بە شێوەیەکی کاتێ لەسەر خاکی هەرێم و بە پێی مەرجەکانی حکومەتی عێراقی. لە دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە هێزەکانی پێشمەرگە ئەبێت بە شێوەیەکی پلە بە پلە لەو ناوچانە بکشێنەوە لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوەدا ئازاد دەکرێت و دەبێت هەرێمی کوردستان وردبینی بکاتەوە بۆ لیستی ژمارەی هێزەکانی پێشمەرگە بە شێوەیەک شەفافی تێدا بێت و لە کاتی پێدانی موچەدا. لەلایەن خۆشیەوە ستیورا جۆنس باڵوێزی ئەمریکا لە عێراقدا لە چاو پێکەوتنێکدا ئەوەی دووپات کردەوە کە ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنامە بە ئاگاداری حکومەتی عێراقی بووە. هاوکاتەوەشی خستە ڕوو هەر ڕێکەوتنامەیەک لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت پێویستە بە ئاگاداری و ڕەزامەندی بەغدا بێت.